بۆ زانیاری زیاتر لەسەر تەواوی کارگەکە کارەکانی و بەرهەمەکانی ئێمە میوانداری بەڕێز شوان محەممەد سەرۆکی ئەنجومەنی بەڕێوەبردننی گروپی گالیاوامان کردووە بەڕێز شوان لە ستۆدیۆ لەگەڵمانە بەخێر هاتیوم کاتت باش. زۆر سپاس. سەرەتا پێم خۆشە پیرۆزبایتان لێ بکەم بۆ کردنەوەی کارگەیەکی گەورە لەو شێوەیە پێمان بڵێن یعنی ئەوەی سەرنجی ئێمەی ڕاکێشە 700,000 تۆن ساڵانە بەرهەمێ بێت. ئەم بەرهەمە چۆن ئەتوانن ڕکابەری بەرهەمی دەرەوەی پێ بکەن ئەتوانن پێداویستی ناوخۆ و عێراقیش بڕکەنەوە و هاوردەشی بکەن لە کاتێکا کە ئەزانین بەرهەمی دەرەکیش هەر هاوردە ئەکرێت. بەنسبەت کارگەی ڤانستیل کە ئەمڕۆکە لەسەر دەستی ڕێزدار جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کرانەوەی بۆ کرا کارگەکەمان توانای بەرهەمێنانی 700,000 تن ئینتاجی هەیە لە ساڵێکدا بە کارکردنی کارگەکەی ئێمە پێویستی هەرێمی کوردستان و عێراق 100% پڕ دەکرێتەوە. توانای ئەم کارگەیە لەگەڵ کارگەکانی تر 100% پێویستی هەرێمی کوردستان و عێراق وە 120 زیاد دەکاتن کەوا تەزدیری وڵاتانی دەوروبەری تێدا دەکرێتن. باشە لە ڕووی نرخەوە چۆنە توانێت ڕکابەری بەرهەمی دەرەکی بکات یا هاوڵاتی ئیتر پێویستی بەوە نەبێت کە خانوویەک دروستەکە باڵەخانەیە یاخود هەر مەبەستێکی تر پەنا نەبات بۆ بەرهەمی هاوردەکرا و لە ناوخۆ پشت بە بەرهەمی ناوخۆ بەستێت؟ بە دڵنیای هەر کاتێک ئەم کارگانە زیاد دەبن بۆ نمونە کارگای ڤانستیل کە دەستی بەکار کردووە ئەگەر سەیری ئامارەکانی 4 مانگی ڕابردوو بکەین دەبینین نزیکەی $70 بۆ 1 تەن شیش نرخەکەی دابەزیوە. هۆکارەکەشی ئەوەیە ئینتاجەکە هەموو لە ناوەخۆی وڵات بەرهەم دەهێنرێتن توانن بە نرخێکی گونجاو بدرێتن بە هاوڵاتیانی خۆمە. باشە کەرەستە خاوەکەتان لەکوێ دەسەکەوێت؟ کارگەی ڤانستیل بە 3 کەرەستەی سەرەتایی ئیش دەکاتن ئەویش DRI HBI سکراپ. ستاکە کەرەستەی خاوەکە لە ناو هەرێمی کوردستان و بەشێکی لە جنوب و ناوەڕاستی عێراق هاوردە دەکرێتن. بەنسبەت DRI و HBI کە بە هەمان شێوە لە دەرەوەی وڵات هاوردە دەکرێتن. بەڵام ئەوەی جێگەی دەستخۆشیە بەنسبەت DRI کە ئاسنی ئیسفنجی پێ دەڵێن لە هەرێمی کوردستان لە شاخەکان بەردەستە ئەوەی ئاگادارین دراست دەکرێتن ئینشاءالله لە ئایندەیەکی کووردا ئەمەش لەلایەن کۆمپانیا تایبەتمەند ئیستثمار لەو بوارە دەکەن لەو کاتەدا پێویستمان بە هیچ کەرەستەیەکی سەرەتایی نابێت لە هاوردەی بکرێتن. واتایەوە جگە لە سکراپ سوود لە بەرهەمی سروشتی وەرەگرێت؟ بەڵێ ئێمە کارگەکەمان بە 3 کەرەستە ئیش دەکاتن لە کاتێکدا گەر سکرابێش بەردەست نەبیتن بە DRI یاخود بە HBI دەتوانین ئینتاجی شیش بکەین. باشە بەڕێز شوان من لە ڕێگەی ڤیدیۆڵەکە و هەندێک زانیاریم لەسەر کارگەکە ڕوون کردەوە بەڵام پێمان خۆشە لە ڕووی ستانداردە جیهانیەکانەوە ئێوە بۆمان ڕوون بکەنەوە بە چ شێوازێکی ستانداردی جیهانی کارەکەن بۆ دروستکردنی ئەو شیشە و پلێتانە یاخود ئەو پێداویستیانەی کە لە شیش و ئاسن پێویستە بۆ ناوخۆ چۆنە بێت؟ بەڵێ کارگەی ڤانستیل بە تەکنەلۆژیای ئارک فرن قوسی کەهرەبایی ئینتاجەکانی دەکاتن ئەمە نوێترین تەکنەلۆژیای دروستکردنی ئاسنە لە سەر ئاستی جیهان. ئەم بەرهەمەی ئێمە دەکەین بەپێی مواسەفاتی تەقیس و سەیتەرەی نەوعیەی عێراقە و ئینتاجەکانمان بە گوێرەی مواسەفاتی ASTM و ئایزۆی ئەمریکی مواسەفاتەکانی. باشە جگە لە شیش و پلێت لە داهاتوو چ بەرهەمێکی دیکەتانە بێت؟ ئێمە وەکو گروپی گەلیاوە کارگەیەکی ترمان هەیەکەوە دەستمان بە ینی پرۆژەکە کردو ئەویش دروستکردنی پلێت دەبێت ئەمەش دەبێتە یەکەم کارگە لەسەر ئاستی عێراق. باشە یەکێک لە خاڵە گرنگەکانەوە سەرۆکی حکوومەتیش خۆی بە گرنگیەوە باسی کرد و ئاماژەی پێکرد ئێوە ژینگە پارێزیەکە یاخود بڵێن کارگەکە دۆستی ژینگەیە ئەمە چۆن و چۆن بۆ هاوڵاتیانی ڕوونەکەنەوە؟ بەڵێ ئێمە لەگەر دروستکردنی کارگەیەکە زۆر بیرمان لە پاراستنی ژینگە کردەوە سیستەمی FTP دامان ناوەکەوە سیستەمی خاوێنکردنەوە و دووکەڵکێشە 1 ملیۆن مەتر مکعب لە 1 سەعاتدا CO2 هەڵدەمژێت و کەوە O2 دەردەداتەوە. باشە سەبارەت بە هەلی کار 700 هەلی کاری ڕاستەوخۆ ڕەخساوە لە ناو کارگەکەتانە ئایا ڕەچاوی هەموو مەترسیەکانتان کردو بۆ کەسانێک کە لای ئێوە کارمەند و کرێکارن؟ بەڵێ بە دڵنیای ئەو خەڵکێکەوە هەلی کاری بۆ ڕەخسێنراوە لە هەمان کاتدا سەرەتای دەست بەکاربوونیان ڕاهێنانیان پێدەکرێت و ئەلحەمدولىلا سەروی نزیکەی 90% کارمەندی ناوەخۆنە لەگەر ئەو ماوە کورتێکەوە دەستمان پێکردووە لە هەموو هێڵەکانی بەرامهێنا. باشە ئەو کرێکارانەی کە دەستی کاری ناوخۆن بەپێی ستانداردە جیهانەکان چەنە واتوانن چۆن پەرەی پێ بدەن؟
بەنسبەت ئەم هەڵی کارانە و ئەوانەی کەوا ڕەخسێنراوە سەروی نزیکەی 90% دەتوانێت تاوەکو 95% ڕێژەکە بەرز بکرێتەوە ئەوەش لە ماوەیەکی کورد ئینشاءالله. زۆر باشە بەرهەمی کارگەکە ئەتوانرێت بنێردرێتە دەرەوە و ڕکابراەتی بەرهەمی وڵاتانی جیهان بکات؟ بەڵێ بە دڵنیایی ئێستا دوای ئەوەی ئەو کارگەی دەستی بە ئینتاج کرد و وەکو ئاماژەم پێدا کەوا پێویستی هەرێمی کوردستان و عێراق پڕ دەبێتەوە ئێمە فکرمان کردوتەوە و لەگەر چەند وڵاتێکی ئەوروپی قسەمان کردووە کەوا پێویستیان بەو شیشە هەیە و ئەوەی جێگەی دەستخۆشی و دڵخۆشی ئێمەیە کەوا فەسیان کردووە شیشەکە ڕازی بوونە بە کوالێتیەکە و ئێستا خەریکی هەناردەکردن ئینشاءالله لە ماوەیەکی کورت. بەڕێز شوان محەممەد سەرۆکی ئەنجومەنی بەڕێوەبردنی گروپی گەلیاوە لەگەڵمان بووی سوپاس بۆیەوە هەمیشە بەرهەمدار بن.